دۆسەی دووەمی ئەم شەومان دەکەینەوە لەبارەی سەردانەکەی جەفری پایەت یاریدەدەری وەزیری دەڕەوەی ئەمریکا بۆ کاروباری وزە و سەردانەکەی بۆ عێراق و هەروەها بۆ هەرێمی کوردستانی میوانێکمان لەگەڵدایە ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە بەڕێز مارک کۆمێت دیپلۆمات و شارەزای سیاسەتەکانی ئەمریکا. بەڕێز کۆمێت ئەم کاتتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. سەردانی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری وزە بۆ عێراق و هەرێمی کوردستان بۆچی گرنگە؟ لە چ ڕوویەکەوە گرنگی هەیە؟ بەڵێ من بڕوام وایە گرنگە، چونکە ئەمە ئەوە پیشان دەدات کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا خواستی هەیە زیاتر کێشەکان لەگەڵ عێراق چارەسەر بکات، نەک ئەوەی تەنیا بەرگری لە کێشەکان بکات. ئەو لەوەیە بۆ ئەوەی وەکو باڵیۆزی ئابووری وەکو ئەوەی کە بیەوێ پەیوەندی ئابوووریەکان لەگەڵ عێراق بەهێزتر بکات و هەندێک لەو کێشە چەق بەستوانەی لە نێوان بەغداد و هەولێر هەیە کێشەکان چارەسەر بکە وەکو نەوت. زۆر باشە بەڕێز کۆمێت، ینی بۆچی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەمریکاش و ئەمریکا پێداگری لەسەر دەکا بۆچی بەلای ئەمریکاوە گرنگە؟ من کەسێکی شارەزانیم لە بابەتی نەوت، بەڵام بێگومان ئەمە ئەو کەسەیە کە تا زیاتر بەرەمهێنانی نەوت و هەناردەکردنی زیاتر بکرێت وەک نەوتی یاسایی وەک لە دەستوری عێراقدا هەیە، وا دەکات کە بازاری نەوتی جیهان بەهێزتر بێت و زیاتر بێت و تەواوی وڵاتەکە و بێگومان کرانەوەی بەنێو بازاری جیهان و لە نێرگەی بۆڕی نەوتی لە بۆڕی نەوتی تورکیا جگەلەوەی کە لە رووسیا بێت لە بری ئەوەی لە رووسیاەوەگرن بەهێزتر دەبێت. زۆر باشە بەڕێز کۆمێت، بەڵام بۆ خۆشت باش دەزانی کە باسی وزە دەکرێت باسی پەیوەندیەکی زیاتر گرنگتر و هاوبەشی زیاتری نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان دەکرێت. ئەمە دروستە، دووبارە پێویستە ئێمە لەوە تێبگەین و منیش دڵنیام کە ئەمە لەلایەن بینەرانی ئێوە تەواو ڕوونا. کێشەی نەوت گرینگە بۆ تەواوی وڵاتی عێراق، نەکتەنیا بۆ ناوچەیەکی دیاریکراو، نەکتەنیا بۆ هەرێمی کوردستان. نەوت یەکێکە لە بابەتە گرنگەکانی ئابووری و بابەتی سەرەکیە و ڕێگەی سەرەکیە بۆ باشترکردنی ژیانی هەموو خەڵکی عێراق و لە خەڵکی هەرێمی کوردستان. زۆر باشە بەڕێز کۆمێت، ینی ئێستا بە ڕای ئێوە ئەو پەیوەندیە بەهێزە سیاسی کە هەیە گەر نەڵێم لە سەرتاسەری جیهان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی وزەوە نییە ئەو پەیوەندیە سیاسیە ئابووریەی هەمووی بەیەکەوە گرێداوە؟ ئەگەر تۆ قسە دەربارەی پەیوەندیە ئابووریەکان بکەیت لە نێوان ئەمریکا و عێراق، ئەمە زیاترە لەوە، پەیوەندیەکە زیاترە. ئێمە ڕێکەوتنێکی استراتیژی بەێسترمانەیە کە لە 2008 واژەی لەسەر کراوە کە بێگومان چەندین خاڵی بەهێز دەستنیشان کراوە و پەیوەندی بەهێزی نێوان ئەمریکا و عێراق پیشان دەدات. بێگومان ئەمە لەمە کۆکراوەتەوە و پەیوەندیە بەرگریەکانش لە نێوان هەردوو لە ئاماژەی پێدراوە، ئاماژەی بە پەیوەندیە ئابووریەکان و پەیوەندی سیاسیەکان لە ڕێگەی هاوکاری لە ڕێگەی پرۆگرامەکانی هاوکاریەوە نیشانداوە. بۆیە چوارچێوەیەکی کارکردنی بەهێز هەیە لە نێوان هەردوو وڵاتە. ئامەش بۆ بینەرانی ئێوە بۆ هەموو جیهان ئەوەیە کە ئەم دوو وڵاتە بەیەکەوە کار دەکەن و بەرژەوەندی هاوبەشیان هەیە. زۆر باشە بەڕێز کۆمێت، من ئەمەوێ پرسیارەکەم بەڕاستی بە جۆرێکی کە بکەم. یەکەم پێگەی هەرێمی کوردستان لەسەر نەخشەی جیهانی وزە ئەمە چی دەکا و بۆچی وزە بە دیاریکراویش وزەی هەرێمی کوردستان ینی نەوت و غازی هەرێمی کوردستان بەلای ئەمریکاوە گرنگە؟ بەڵێ دووبارە وەک ئەوەی کە پێم وتی من کەسێکی شارەزانیمە لە بواری نەوت و لە پرسی نەوتدا، من بۆیە ڕەنگە نەتوانم هەموو پرسیارێک لە سەربارەت بەم بابەتی نەوت جواب بدەمەوە. باش بەڕێز کۆمێت، من دێمە سەر پرسیارێکی تر. ئەمڕۆ جەفری پایەت یاریدەدەری وەزیری ئەمریکا بۆ کاروباری وزە لە هەرێمی کوردستان ڕایگەیان دەڵێ
ئێمە ئامادەین و ئەمریکا ئامادەیە هاوکاریەکی تری زیاتری هەرێمی کوردستان بکە بۆ پەرەپێدانی کەرتی وزە. ئەم هاوکاریە چۆن دەبینن؟ هەر بەتەنها لە ڕووی کەرتی وزەوە دەبێ یاخود لە ڕووی سیاسی و لە ئابووریشەوە؟ بەڵێ پێویستە لەبیرمان بێت کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، بۆیە هەموو ئەم بابەتانەی هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی هەیە بە ڕێککەوتنی استراتیژی نێوان هەردوو وڵات ئەمریکا و عێراق پەیوەندی بە هەموو ئەو لانانەوە هەیە کە لە عێراقدا دەژین. بۆیە تا ئێستا دەبینین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی داوە بەشێک لە عێراق بتوانێت سوود بە هەموو عێراق بگەێنێت. زۆر باشە، زۆر بەڕێز مارک کومێت، دیپلۆمات و شارەزای سیاسەتەکانی ئەمریکا ڕاستەوخۆ لە واشنتۆنەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، کاتێکی خۆش.